ئێمە وەک نوێنەری هەژ زانکۆ سلێمانی کۆیا چەرموو هەڵەبجە ڕاپەڕین گەرمیان پۆلیتەکنیکی سلێمانی و دەستەی کوردستانی بۆ دراساتی استراتیجی لە سەرەتای مانگی ئابۆ هەوڵەکانمان چڵ کردوێتەوە بە دەرکردنی چەندین یاداشت و پێکەوتنی بەڕێز وەزیری خوێندنی باڵا و سەردانی کۆنسڵگەری ئەمریکا و یۆنامی و یۆنسکۆ و زۆربەی حزب و لایەنە بەرپرسەکان. هەروەها هەوڵدرا لەگەڵ زانکۆکانی هەولێر و دهۆک و زاخۆ هەماهنگ و هەڵوێست بین پێکەوە بڕیار بدەین بەڵام بەداخەوە وەک پێویست هەوڵەکان نەگەیشتنە ئەنجام. مەبەست لەم گرتبوونەوەی ئەمڕۆ لە هەش زانکۆی کوردستان لە یەک کات و ساتدا بە مەبەستی گەیاندنی پەیامی مامۆستایان و فەرمانبەران بە ئەنجومەنی وەزیرانە لە ئێستادا کە زانکۆ بەم جۆرەی ئێستا ناتوانێت بەردەوامی بە پرۆسەی خوێندن بدات. وەک دەزانن پرۆسەی خوێندن تەنها بە مامۆستا و خوێندکار پراوپڕ نابێت ئەگەر بوارەکانی کارگێڕی ئابووری و زانستی و دەرونی و کۆمەڵایەتی بۆ فراهەم نەکرێت. داواکاریە سەرەکیەکانمان وەبیر ئەنجومەنی وەزیران دەهێنینەوە داوا لەسەر جەمڕاگەاندنەکانەکەین ئێستا ئەگەر بلەز ئەنووسن ئەگەر ئێستا ئەنووسن ئەگەر نوها ئەنووسن ئەم داواکاریانەمان بگەێنە ناو هۆڵی ئەنجومەنی وەزیران. پێداچوونەوە بە سیستمی پاشەکەوتی موچە کە نابێت لە سا 25 زیاتر بێت. کردنەوەی حسابی بانک بۆ هەموو فەرمانبەران و مامۆستایان و کارمەندان کە تەنها بڕی پاشەکەوتی موچەی تێدا هەڵبگیرێت تا متمانە بگەڕێتەوە بۆ سەرجەم چینەکان. سێم پێدانی سەرجەم شایستە داراییەکان وەک وانەبێژی دەرەکی و ناوەکی سەردان و لیژنەکانی تاقیکردنەوە و چاودێری و هەڵسەنگاندن و گفتوگۆی نامەی دکتۆرا و ماستەر. چوار پێدانی موچە نابێت 30 ڕۆژ زیاتر بێت. دووبارە داواکەین ئەگەر ئەم داواکاریانە لە ماوەی 15 بۆ 20 ڕۆژدا بەدەممانەوەنێن ئێمە ناچارین هەڵوێستی ترمانە بێت. لە کۆتاییدا زۆر سوپاس بۆ سەرجەم مامۆستایان کە بەدەم داواکاریەکانەوە هاتون و ئامادە بوون لێرە ئێمە لە خۆتانین و بۆ خۆتانین و ڕێزمانەیە بۆ سەرجەم کەناڵەکان کە ماوەیەکە دڵسۆزانە دەنگی ناڕازیمان دەگەێنە حکوومەتی بێباک و جەماوەری خۆڕاگر. نوێنەرایەتی زانکۆی سلێمانی کۆیا چەرموو هەڵەبجە ڕاپەڕین گەرمیان پۆلیتەکنیکی سلێمانی و دەستەی کوردستانی بۆ دراساتی استراتیجی.